سڵاوتان لێبێ بەڕێزان زۆر بەخێر بن بۆ زانکۆی هەڵەبجە دکتۆرە بەفرا و ڕەئوف حەمە یوسف مامۆستای بەشی یاسا لە کۆلێجی یاسا و کارگەری زانکۆی هەڵەبجە هەروەها ئەندامی خۆبەخشی گروپی کاری پارێزگای هەڵەبجەم ئەم ساڵ بەشداریمان کردووە لەگەڵ بەڕێز قەدەم بورهان بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ژنان لە پارێزگای هەڵەبجە کە ئەرکەکە لەسەر ئاستی حکوومەت بەوان سپێردرا بوو سەرپەرشتی چالاکیەکانی ئەم ساڵی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ژنان بکات لە پارێزگای هەڵەبجە ئێمەش وەک ئەندامانی گروپی کار نوێنەری سەرجەم ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان و دامەزراوەکانی ناو پارێزگای هەڵەبجە بەشدارین لەگەڵی خۆشبەختانە پلانێکی تۆکمە و زۆر باشمان داناوە ئەمڕۆ مەراسیمێکمان ساز کردووە لە کتێبخانەی زانکۆی هەڵەبجە بۆ افتتاحی کار و چالاکیەکانمان کە چالاکیەکان ڕائەگەیەنرێن چالاکیەکانمان یەکێکیان بۆ کۆلێجی یاسایە بۆ خوێندکارەکانی بەشی یاسایە ڕاهێنانێکیان بۆ ئۆکەین لە ماوەی 2 ڕۆژە بە پاڵپشتی دەستگای سید ڕاهێنانەکە دەربارەی خزمەتگوزاری یاسایی و کۆمەڵایەتی و کەلتوریەکان دەرونیەکانە کە پێشکەشەکرێت بە کەیسی تونند و تیژی هەروەها چالاکیەکی کەمان گفتوگویەکی کراوەیە لە دەرەوەی زانکۆ ئەنجامەدرێت بۆ وتاربێژە بەڕێزەکان بۆ دادوەرە بەڕێزەکان دەربارەی یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1950 دوو چالاکیمان هەیە بۆ خوێندنگەکان خوێندنگەیەکی قورئان و کچان وەرگیراون خوێندنگەی شەید عەبدوڕەحمان میرزا حەسەن لەگەڵ خوێندنگەی پێشەنگی قورئان ئامادەین دەربارەی دوورکەوتنەوە لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە چالاکی کەمان هەیە بۆ پەیمانگای هونەری جوانەکانی هەڵەبجە سیمیناری هۆشیاریان پێشکەشەکرێت هەروەها چالاکیەکی دیکە تابلۆیەک کێشرێت لە بیدایەتی شاری هەڵەبجە لە دەواازەی شار دەربارەی خێزانێکی بەختەوەر هەروەها بۆ پۆلیسی فریاکەوتنی شاری هەڵەبجە و پۆلیسی خورماڵیش دیسان چالاکیمان هەیە بە دڵنیایی و کاریگەریان ئەبێ هێشتا زۆرینەی خەڵک ئاگاداری ئەو یاسابەرکارانە نین لە هەرێمی کوردستانە کاریان پێ ئەکرێت دەربارەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لەم چالاکیانەیە یاساکان زۆر بەجددی باسییان لێوە ئەکرێت و هەروەها لە ڕووی کەلتوریشەوە دیسان خەڵک و شارەکرێنەوە کە ئیتر وەختی ئەوە نەماوە جیاکاری بکرێت لە نێوان ژنان و پیاوان.